بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و ثنا و سپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان درود و سلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شەنکەوتوانیان تا کۆتا زەمان. خوشک و برا بەڕێزەکانم، ئین شاء الله تعالی لە خزمەتتانە دەرسی سێممان لە شەرحکردنی کتێبی فتح القریب ئەبی شوجاع، مەتنی ئەبی شوجاع لە مەذهبی ئیمامی شافعی عرضتانەکەم ان شاء الله. ئێمە هەرێکین بە کوردی زیاتر ئەدیلەکان لە یەک نادەینەوە و ڕاستەوخۆ مەتنەکەکەین بە کوردی بۆ ئەوەی ئیسفادەی هەبێ بۆ هەموو لایەک، و لە دەرس و دروستی ترا ئێمە مناقەشەی ئەدیلەکانەکەین زۆر جار. گەشتینەتە فصل والمسح على الخفين جائز بثلاثة شرائط. مسح لسر خف دروسته بسي مرج. مسح لسر خف أو قوروية تانية كلا بيز دروس يكن، أو قوروية كلا بيز دروس كريه كأو نادة ناو. هندي لزانيان مجالي وشدن كأجر هر قوروية اعتيادي لبيز تشنبه بلام قوروي به وتيانا آسائية بس بو مرجع اگر استور به ام باسی مذهب امام شافعیک وتویانە مسح لەسەر خف جائزة لجاتی پێشوردن لکاتی دەزنێژە ئەتوانی مسح لەسەر خف بکەی پێت نەشوی جائزة بس مرج یەکەم أن يبتدئ لبسهما بعد كمال الطهارة. كاتبي كيتبيت أو قروية ككامل دزنوجة كاملت هبه لشت باق به ودزنوجة كاملت هبه، وأن يكون ساترين لمحل غسل الفرض من القدمين. ستري أو هبوش ينبكى كأشوريه لكاتي دزنوش قرتنا تشنيك بيت فرزبي شوي أو أندا بيويست دا بوشه أو خفاء بي أو أندا لبيت دا بوشه، يعني تا قاب الرقات تا سروي جوزنجا كانت كفرزة بشوري أبي داي بوشي خفك. وأن يكونا مما يمكن تتابع المشي عليهما، وبشتواني خفك بشيويك به كبتواني لسري الريبكي، يعني أو أندا أستور بي بتواني ري لسربكي، بتواني ري لسربكي، يعني الري بي وبكي. ويمسح المقيم يوما وليلة والمسافر 3 أيام بلياليهن. أو كسي كلمالا وياما ليرة باسي مدي مسحكاكا تا چنيك أتوانيتو مسح لسر أو خفانه بكي لجاتي بيشوردن. أجر لمالا وبوي سفرت نكرد بو 24 ساعات، يعني شو الروجيك تو أتواني مسحي لسر بكي لجاتي بيشوردن أتواني مسحي لسر بكي، يعني دسي بيني تسريا دسيك ديني تسر بيتا دسي راس بو بي راس ودسي شب بو بي شب دسي انت بانكيا شو الروجك لجاتي بيشوردن بيت ناشوري أواكي. أو كسشي مسافر به واتار ريبوار بي رويشتو بي بو سفر أتواني سي شو سي روج أو خفانه دانا كان يوها مو جاريكات دزنوجا مسح لسر خفكاني بكا، يعني لما لابي 24 ساعات لدروا بي هفتاو 2 ساعات. وابتداء المدة من حين يحدث بعد لبس الخفين لتشكاتك ومدك حسابكي الله لو كاتو حسابا كاتي خفة كانت كردة بي دزنوج تشكا يتر لو كاتو 24 ساعاتك يعني هفتا 2 ساعاتك دس بيكا. فإن مسح في الحضر ثم سافر أو مسح في السفر ثم أقام أتم مسح مقيم. أجر لما لا مسحت كرد إمجا سفرت كرد يعني تو نتزاني سفركي لما لا مسحت كرد السريد وأي سفرت كرد آية توهي مسحي سفرك حسابك كهفتا 2 ساعاتك، يعني مسحي مالاوك ك 24 ساعاتك طبعا مسحي مالاوك حسابك. هروها كابرا اگر مسحي كردو بي لسفرو قرايوا آية لما لا هفتا 2 ساعات بردوام ابي لسري يعني 24 ساعاتك تواو ابي الله اتم مسح مقيم حسابي 24 ساعاتك بخوي اكا. او شتاني كمسح بطالكاتوا ويبطل المسح ب3 أشياء بس يشت مسح بطال أبيتوا بخلعهما أجر خفكان الداكنا هالكاتدات كنا يتناتوني مسح لسر بكيتوا إلا أبيد زنوش كامل بقري بيتيش بشوي أم جابي كيتوا بيت يتردوا أوا 24 ساعات حساوك يعني هفتا 2 ساعات حساوك أجر لسفر أبي. وهروها
وانقضاء المدة وهروها بتوابوني مدكي يعني اگر تو 24 ساعات لمالەوە مەسحت لەسەری کرد مدەکە کۆتایی پیاد 24 ساعتەکە تەواویتر ئیتر بۆت نییە جارێکتر مەسح لەسەری بکەی ئەبێ دەستنوێژ بگریتەوە و پێتیش بشوی ئەبێ پێت بشوی کە دەستنوێژت گرت چونکە مدەکە تەواو بووە. وما يوجب الغسل سيمشت لواني كمسح بطالة كاتوا هرشتك غسل واجب بك چونکە کەتر تۆ خۆتت شۆرد و غسل واجب بوو ئیتر ئەبێ خوفەکان لە پێداکەنی بۆیە مەسح بەتاڵ ئەبێتەوە. ئەڕۆینە سەر بابەتێکی تر کە فەصل وشرائط التيمم 5 أشياء. مەرجەکانی تەیەمم 5 شتە. تەیەمم طبعا خۆشەویستەکانم ئەگەر تۆ ئاوت دەست نەکەوت غسل بکەی و لەشت گران بۆ بێ نوێژەکانت بکەی یان ئەگەر ئاوت دەست نەکەوت دەستنوێژ بگری و ئەب نوێژەکانی شت کاتی هاتووە خوای تعالی ڕوخسەتێکی پێمان داوە توانین تەیەمم بکەین. تەیەمم ئەوەیە یعنی بە خۆڵ تەیەمم ئەکەیت و توانی نوێژەکانت ئەنجام بدەیت. ئەمە لە جیاتی غسلیش ئەکرێ ئەنی ئەگەر لەشت گران بێت توانی بیکەی و لە جیاتی بێدەستنوێژیش ئەکرێ. بەڵێ مەرجەکانی تەیەمم 5 شتن يعني ب5 مەرج تو ئەتوانی تەیەمم بکەی. وجود العذر بسفر أو مرض ئەگەر عذرێکت هەبێ عذرەکەت سەفەر بێ یان نەخۆشی بێ ئەو کاتە ئاو دەست نەکەوت و ئەتوانی یان ئەگەر ئاو هەبوو بەڵام نەتەتوانی بەکاری بێنی چونکە تۆ نەخۆش بووی ئەو کاتە تو ئەتوانی تەیەمم بکەی. ودخول وقت الصلاة وكاتي نوێژیش هاتبێتە پێشەوە چونکە تۆ ئەم تەیەممە بۆ دەستنوێژ بۆ نوێژەیکەی ئەم تەیەممە بۆ نوێژەیکە ئەگەر کاتی نوێژ نهاتبێتە پێشەوە هێشتا تەیەممەکە دروست نییە چونکە لەوانەیە لەو ماوەیە ئاو دەستکەوێ. وطلب الماء يعني ئەبێ داوای ئاویش بکەی يعني بەملاو بەولایە مەحاولەیە بکەی ئاوت دەستکەوێ ئەگەر دەست نەکەوت ئەو جا تەیەممەکەی. وتعذر استعماله یان ئەگەر ئاو دەستکەوت بەڵام نەتوانی بەکاری بێنی بەهۆی نەخۆشیەوە یان بەهۆی ساردیەوە زۆر ساردە و شتێک نییە پێی گەرم بکەی ئەو کاتە توانی تەیەمم بکەیت. وإعوازه بعد الطلب و ئەگەر پێویستی بە ئاوەکە بوو لە پاش ئەوەی کە گەڕاو دەستی کەوت پێویستی پێ بوو بۆ خۆی بۆیان بۆ هەر شتێکی تر ئەو کاتە ئاوەکە بەکاردێنێ و تەیەمم ئەکا. والتراب الطاهر له غبار و ئەبێ خۆڵێکیش هەبێ لە مەذهب ئیمامی شافعیە ئەبێ خۆڵ بێ و ئەبێ خۆڵەکە تۆزی هەبێ بۆ ئەوەی تۆ بە تۆزەکەی تەیەممەکەت بکەی. طبعا لە لای علەماکانی تر بە هەموو سەرزەویەک هەر دروستە. فإن خالطه جص أو رمل لم يجزي ئەڵێ ئەگەر ئەو خۆڵە لمی تێکەڵ بێ یان گەچی تێکەڵ بێ ئەو تەیەممە دروست نییە ناکرێت تەیەممی پێ ناکرێ. طبعا ئەمە لەسەر ڕەئی مەذهبی ئیمامی شافعی بەڵام لە مەذهبەکانی ترە ڕوخسەت دراوە بە هەموو سەرزەویەک ئەتوانی تەیەمم ئەنجام بدەیت. فەرزەکانی تەیەمم 4 شتن وفرائضه 4 أشياء. یەکەمیان ئەبێ نیەتی تەیەممت هەبێ کە نوێژ لەسەر خۆت حەڵاڵەکەی بۆ تەیەممە النية واتە نیەتی تەیەممت هەبێ ومسح الوجه وأبي مسحی دەمچاویش بکەی يعني بەم شێوەیە دوای ئەوەی دەست داوە زەویەکەیە بەسەر خۆڵەکەیە سنەتە فووی پیا بکەی ئەمجا ئەمە فەرزی یەکەمە ئەبەم شێوە مەسحی دەموچاوتی پێ ئەەکەی ئەبەم شێوە مەسحی دەموچاوتی پێ ئەەکەی. ئەمجا ئەفەرمێ واليدين مع المرفقين و هەروەها مەسحی هەردوو دەستیشتەکەی لەگەڵ مەرفەقینە يعني لەگەڵ ئەنیشکەکانە. طبعا لە لای ئیمامی شافعی ئەفەرمێ لەگەڵ ئەنیشکەکانە بەڵام طبعا حەدیثمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها لەپی کردووە بەڵام لە لای ئەمان ئاوا مەسحی وەکو چۆن فەرزی شۆردنی باڵ بەو شێوە ئەبێ مەسحی هەموو باڵ بکەی. والترتیب و ئەمە بەڕێزکردن یعنی پێشە دەموچاو ئەمجا دەست نابێ دەست بخەیتە پێش دەموچاو ئەمە تەرتیبە. ئەم 4 خاڵە فەرزەکانی تەیەممن یعنی نیەتت هەبێ مەسحی دەموچاوت بکەی باش پاشان مەسحی دەست بکەی و بەو تەرتیبەش ئەنجامی بدەی. وسننه سنەتەکانی تەیەمم چییە؟ 3 شتە. التسمية بسم الله كردن پێشەوەی تەیەممەکە دەست پێ بکەی بسم الله بکەی. وتقديم اليمنى على اليسرى دەستی
ڕاست بەر لەوە مەسح بکەی ئەمجا دەستی چەپ وموالات يعني لە دوای نەخەی بەر لەوە دەم چاوت مەسحکەیت و ئەمجا دوایەوە مەسەلەن زۆر ماوەیەوە سەرات تێپەڕێ ئەمجا مەسحی دەست بکەی بەڵکو هەر بەدەم یەکەوە ئەمە سنەتن يعني ئەم سیانەی ئەخیر ئەوەی کە تەیەموم بەتاڵ ئەکاتەوە والذي يبطل التيمم 3 أشياء ئەوەی کە تەیەموم بەتاڵ ئەکاتەوە يعني پوچەڵ ئەکاتەوە 3 أشياء 3 ما أبطل الوضوء هەر شتێک دەستنوێژی بەتاڵ کردەوە تەیەمومیش بەتاڵ ئەکاتەوە ورؤية الماء في غير وقت الصلاة وبينيني أو لغير كاتي نوێژەکە يعني پێش نوێژەکە ئاو ببینی ئیتر تەواو تەیەمومەکەت بەتاڵە بێتەوە بەڵام ئەگەر لە کات نوێژەکەی ئاوت بینی تەیەمومەکەت بەتاڵ نابێتەوە تازە نوێژت دەست پێ کردووە وەردیدەت و هەروە خواپەنامان بدا هەڵگەڕانەوەش لە ئیسلام تەیەموم پوچەڵە کاتەوە و بەتاڵێ کاتەوە وصاحب الجبائر يمسح عليها ويتيمم ويصلي وأو كسي كدسي بيچراوە برین پێچی کردووە یان شکاوە پێچوێتی دەستی یان طبعا هەر ئەندامێکی تری ئەندامەکانی دەستنوێژ یان ئەندامەکانی غسل ئەوە چیەکە وصاحب الجبائر يمسح عليها ويتيمم ويصلي وأو كسي كبرين بيتشي هيا أو كسا مسحي لسركا ودواي مسحكا يعني لسر برينكا لسر أو برين بيتشا مسحكا دواي أو تيممكا ونوجأكا ولا إعادة عليه إن كان وضعها على طهر ودوبارة كردنوي لسرنيا يعني ولسرنيا نوجأكا دوبارة كاتوا دواي أوي برينكا چاک بوویەوە ساڕێژ بوو برین پێچەکەی لابرد وتوانیەی دەستنوێژ بەڕێک و پێکی بگرێ یان غوسل بەڕێک و پێکی بکە واجب نییە لەسەری نوێژەکانی دووبارە کاتەوە ئەگەر بێت و لە کاتی پێچانی برینەکە بە دەستنوێژەوە پێچابێتی بەڵام دیارە ئەگەر بە دەستنوێژەوە نەی پێچابێ ئەو کاتە هەموو نوێژەکان ئەبێ دووبارە بکاتەوە لەسەر بۆچوونی ئەمان کە بۆچوونی مەذهبی ئیمامی شافعیە ويتيمم لكل فريضة وبو همو فرزك تيمم أكا يعني تيمم كردن والنبي يساتو لشت جران بي لشت جران بو أو دسنا كود معويك چن روجك يعني بلي يك تيمم أكم بوكو شون غسلك كي لجاتي همو بلي يك تيمم أكم بو هموي يا يك تيمم أكم بو چن فرز نا همو فرزك للا إمام الشافعي أبي تيممي بو بكي همو فرزي بلام أتواني بو تيمم چەند سنت بکەی هەر ئەتوانی بەڵام گشت فەرزێک ئەبێت تەیەممێکی بۆ بکەی یعنی گشت مەسەن فەرزی بەیانی تەیەممێکی بۆ بکەی فەرزی نیمەڕۆ تەیەممێکی بۆ بکەی فەرزی با دەستنوێژیشت نەشکابێ با دەستنوێژیشت نەشکابێ ئەمە دەرسی سێممان بوو لە شەرحی کتێبی فتح الخەریب بەو هیوایە ئینشاءالله ئیسفادەتان لێ کردبێ وەکو دووبارەش یەکەمەوە من مناقەشەی دەلیلەکان ناکەم کتێبەکە وەکو خۆی ئەیکەم بە کوردی بەڵکو ئینشاءالله لە فرسەتێکا و لە مەجالێکا بتوانین زیاتر و زیاتر مناقەشەی ئەدیلەکان بکەین والسلام عليكم ورحمة الله وبركاته